لە سبەینیەوە پێشبینی دەکرێتن کە سێشەممە لەسەر چوارشەممە دووبارە کەشی ناسەقامژیر لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەشێک ناوچەکانی عێراق دەست پێ بکاتەوە. پێشبینی دەکرێتن لە قۆناغی دووەمی شەپۆلەکە بە فربارین بە شێوەیەکی چڕ ناوچە جیاوازەکانی بەتابەتی ناوچە شاخایەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش. کەشناسان هۆشداری تون دەدەن کە شەپۆڵێکی توندی بەفر و باران ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات. واتە دەبێت هەموو هاوڵاتیان ئامادەکاری بۆ ئەم شەپۆڵە بکەن کە بڕیار وایە لە بەیانیەوە دەست پێ دەکات. لەسەر ئەو بابەتە دەچمە لای بەڕێز هەڤاڵ گەڵۆزی کەشناسی دیاری هەرێمی کوردستان و لەسەر ئەو بابەتە گفتوگۆی لەگەڵ دەکەم. کاک هەڤاڵ سڵاوی خوات لێ بێ، سپاس بۆ ئەو دەرفەتە. ئەم شەپۆڵەی کە ئێوە وەکو کەشناسەکان هۆشداری دەدەن کە شەپۆڵێکی توندە، چۆنە وەکەی دەست پێ دەکات؟ سەرەتا بەنای خوای گەورە میهرەبان سپاس بۆ ئێوە کە ئەو دەرفەتەتان پێبەخشیم. بەڵێ لە سبەینیەوە پێشبینی دەکرێتن کە سێشەممە لەسەر چوارشەممە دووبارە کەشی ناسەقامژیر لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەشێک ناوچەکانی عێراق دەست پێ بکاتەوە. شەپۆلێکی بارانبارینی لاواز لە هەندێک ناوچە بۆ مامناوەند کوردخایەن بەشێک لە ناوچەکانی باشووری هەرێمی کوردستان بگرێتەوە. سەرەتای شەپۆلەکەش پێشبینی دەکرێتن لە ئێوارەی سبەی لە بەشێک ناوچەکانی باشووری مووسڵ و لە ناوچەکانی باشووری ئیدارەی زاخۆوە دەست پێ بکات. دواتر درەنگانی شەو بۆ کاتی بەرەبەیان سەرجەم ناوچەکانی سنووری پارێزگای کەرکووک و ناوچەکانی سنووری ئیدارەی گەرمیان و پارێزگای سلێمانی و بەشێک لە ناوچەکانی هەڵەبجە و ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و سۆرانیش دەگرێتەوە. وەکوتم بڕی و جۆری بارانبارینەکەش لە شەپۆلەکە جیاوازاوە پێشبینی دەکرێت بەفریش ببارێتن سبەی لە بەشێک لە ناوچە شاخاوەکانی ڕاپەڕین و بەشێک ناوچە شاخاوەکانی سنووریەکانی ئیدارەی سۆران ئەگەری بەفربارین هەیە. لە هەندێک ناوچەش پێشبینی دەکرێت بە تێکەڵی لەگەڵ باران بەفر ببارێتن و پێشبینیش دەکرێت لە ڕۆژی لە سەرەتای هەفتەی داهاتوو شەممە لەسەر یەکشەممە لە ڕۆژانی 27 و 28 مانگ شەپۆلێکی تری بارانبارین و تا کەشێکی تری ناسەقامژیر ڕوو لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکە و لە ناوچە شاخاوەکان بە فربارین بە شێوەیەکی سەر دەست پێ دەکات. بە تایبەتی ناوچە شاخاوەکانی سنووری پارێزگای دوهۆک و ئیدارەی سۆران و ئیدارەی ڕاپەڕین و ناوچە شاخاوەکانی باکووری خۆرهەڵاتی پارێزگای سلێمانی و لە ناوچە شاخاوەکانی هەورامان ئەگەری بە فربارین هەیە. پێشبینی دەکەن کە چەند ملیم باران ببارێ ئەو شەپۆڵی کە باسی دەکەن؟ ئەو شەپۆلە بارانبارینەی کە وەکوتم بە دوو مەرحەلە کە داخل بە هەرێمی کوردستانە بێ. قۆناغی یەکەمی لە 27 مانگ و 28 مانگەوە دەست پێ دەکات. قۆناغی دووەمی پێشبینی دەکرێت لە 31 مانگەوە دەست پێ بکات. پێشبینی دەکرێتن قۆناغی دووەم لە قۆناغی یەکەمی شەپۆلەکە بەهێزتر بێت لە ڕووی بارانبارینەوە لە بەشێک ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەکانی باکووری خۆرهەڵاتی هەرێمی کوردستان ئەگەری بارانبارینی باشە. یعنی سەقی شەپۆلەکە احتیمالی هەیە لە ناوچەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی سۆران و بەشێک ناوچەکانی باکووری خۆرهەڵاتی سلێمانی بێتن. ئەگەری بارانی بەلێزمەشێ و احتیمالیشی هەیە هاوشێوەی شەپۆلی ڕابردوو لە هەندێک ناوچەدا لە هەندێک کادا تاوەبارانی بەخڕ بەلێزمە ببارێ ببێتە هۆی دروستبوونی لافاو. لە چ ناوچەیەکی هەرێمی کوردستان مەترسی لافاو هەیە ئەو شەپۆڵەی کە دێ؟ لەوەی کە ئێستاکان لە مۆدیلەکانی کەشوهەوا بڵاویان کردووەتەوە زیاتر سەقی شەپۆلەکەیان داوەتە ناوچەکانی باکووری خۆرهەڵاتی هەرێمی کوردستان کە بەشی باکووری خۆرهەڵاتی سنووری پارێزگای دوهۆک و ئیدارەی سربەخۆی سۆران و ناوچە شاخاوەکانی هەولێر و ئیدارەی ڕاپەڕین و بەشێک لە ناوچە شاخاوەکانی سنووری پارێزگای سلێمانی. مەترسی نییە کە ئەو شوێنەی کە باسی لێ دەکەی کە ناوچەکانی ئیداری ڕاپەڕین دەگرێتەوە هاوشێوەی چەمچەماڵ ئەگەر ئامادەکاری نەکرێت تووشی لافاو؟ وەڵی ئەوە یەشتاکە کاریگەری شەپۆلەکە لە قۆناغی دووەم بە باشی بە دیار نەکەوتووە. هەر کاتێک لە قۆناغی دووەمی شەپۆلەکە نزیک بووینەوە بڕی جۆری بارانبارنەکە بە باشتر بە دیارەکەوێت. ئەو کاتە دەتوانین ئێمە لە ڕێگەی هۆشداریدانەوە خەڵکی لێ ئاگادار بکەینەوە، دام دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لێ ئاگادار بکەینەوە کە خەڵک ئامادەکاری بکەن بۆ ئەوەی
هاوشێوەی ئەو ڕووداوە نەخوازراوی بەداخەوە لە چەمچەمان ڕوویدا جارێکی تر دووبارە نەبێتەوە بەتابەت ئەگەر بێت و هەوری سوپەرسیال دروست بێ هەوری سوپەرسیال لە لەحزەیەکە کەمە زۆرترین بڕی شێوی هەڵگرتیەوە زۆرترین بڕی بارانبارین دەبارێنێ و بە هەوری تۆفانیش بەناوبانگا ڕوو لە هەر ناوچەیەک بکە لە فترەیەکی کەمە لافاو دروست دەکاتن. ئەم جارە بەفربارین زیاترە خود بارانبار پێشبینی دەکرێتن لە قۆناغی دووەمی شەپۆلەکە بەفربارین بە شێوەیەکی چڕ ناوچە جیاوازەکانی بەتابەتی ناوچە شاخایەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. احتیمالی هەیە بەفر داخل بە هەندێک لە سنتەری شار و شارچکەکانی هەرێمی کوردستانیش ببێ بەڵام ێشاکە گۆڕانکاری ماوە ئەو کاتە کە نزیک بینەوە ئەو کاتە خەڵک ئاگدارەکەینەوەکە بەفربارین چۆگرێتەوە بەڵام هەتا ئەم لەحزەیە لە بەشێک لە ناوچە شاخایەکان ئەوانەی کە بەرزیان لە نیوان 1000 بۆ 1500 مترە ئەگەری بەفربارینیان تێدا هەیە. هەولێر بێبەش دەبێ یاخود ئەم جارە بەفرەکە هەولێریش دەگرێت هەولێر کاکەفی دەوەسێتە سەر چکە بەرزی هەولێر لە ئاسی ڕووی دەریاوە 429 مترە یعنی پێویستی بەوە هەیە ئەو بارستە هەوا جەمسەریەی کە لە سیبریاوە ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستانەکە زیاتر قوڵ بێتەوە بە ناوچە دەشتایەکانی هەرێمی کوردستان ئەگەر قۆڵبوونەوەی زیاتر بێ و پلەکانی گەرما زیاتر دابەزین بەخۆ ببینێ ئەو کاتە احتیمالی هەیە بەفر لە شوێنە نزمایەکانیش ببارێ بە تایبەتی لە ناوچە دەشتایەکانی کەرکووک و هەولێر بەڵام ئێمە ئێستا ناتوانین بڵێن 100% لەو ناوچانە دەبارێ بەڵام لە ناوچە شاخایەکان ئەگەری بەفربارین زیاترە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمەی کە گوێبیست و قسەکانی بەڕێز هەواڵ گەلۆزی کەشناسی دیاری هەرێمی کوردستانە کە باسی لە پێشبینیەکانی خۆی کرد کە شەپۆڵێکی بەفر و بارین ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات و باسی لەوە کرد کە دەبێت هاوڵاتیان هوشیار بن و ئەو ناوچانەی کە بارانبارین بە ڕێژەیەکی یەکجار زۆر لەوێ دەبارێت کە باسی لە ناوچەکانی ئیداری ڕاپەڕین کرد تاوەکو ئێستا تاوەکو نزیک ئەم شەپۆڵە دەبنەوە بڕی چەند باران لەو ناوچەیە بە پێشبینی خۆیان دەبارێ بەڵام پێی وایە کە دەبێت هەموو ناوچەکان هوشیار بن لەوەی کە بۆ ئەوەی ئەم کارەساتەی کە لە چەمچەما ڕوویدا لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ڕوو نەدات و ئامادەکاری تەواو بکەن.